سڵاوتان لەبێ من حەسەن عوسمان مامۆستا لە خوێندنگاکانی یونایتی ساینس هەشت بۆ چواردەی تشرینی دووەمی هەموو ساڵێک بە هەفتەی زانست و ئاشتی دەستنیشانکراوە لە ڕۆژمێری نەتەوەی گوتەکاندا دەکرێت بڵێن ئاشتی واتە ژیانی مرۆڤەکان لە کەشێکی خۆش و ئارامدا لەم کەشەدا مرۆڤەکان بە متمانە و بەداهات و بڕوانن لە کەشێکدا مرۆڤەکان ئاسوودەیی تیادا بدۆزنەوە ئەم هەفتەیە جێی بایەخ و گرنگی پێدانە بۆیە وەک بۆردی پەیوەندەکان مەبەستمانە بزانین کە زانست چۆن دەتوانێت خزمەتی ئاشتی بکە چۆن زانست بخەینە خزمەتی مرۆڤایەتی بۆ بەرقەراربوونی ئاشتی ئایا هەبوونی ئاشتی زەمینە خۆش دەکات بۆی زانست بەرەو پێش بچێت بۆ وەرگرتنی وەڵام و سەرنجی جیاواز ڕیپۆرتاژێکمان بۆ ئامادەکردوون دەچین لای چەند کەسایەتێکی ئەکادمی پسپۆرت لە بوارە جیاوازەکاندا تا وەڵام و سەرنجەکانیان وەربگرین لەگەڵماندا بن تەماشاکەی وڵاتانی کەوا ئاشتیان تایە زانست بەرەو پێش دەڕوات وڵاتانشکەوە شەڕی تایە هەرچی قووەت و قودرەتی هەیە لە پێناوی شەردا سەرفی ئەکات کەواتە ئەگەر مقارنەیەکەی لەبینی وڵاتانیکەوە شەڕی تێدایە و وڵی کە شەڕی تیانە جا وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا وانە ئەبینی هەر بە پێشکەوتنی عیلمەوە مەشغولە سەرقاڵن شەڕی تێدا نیە بەڵام وڵاتەکانی تر لە شەرقی ئەوسەط و هەر وڵاتێکە شەڕی تێدا شەڕ و ئاژاوی تیابێت هیچی ینی ئەو بە پێچوانە خەڵکەکەی یانی بەرەو ئەو وڵاتانە دەڕۆ کە ئاشتی تێدایە چونکە لەوێ ظروف و زەمینەکە لەبارە بۆ لێکۆڵینەوە بۆ پێشکەوتن وی لە ئیسلامیشدا زۆر گرنگراوە بە ئاشتی ینی شەڕ شتێکی ئیستیسنا بووە مەگەر شەڕی پێفرۆشرا بێت ئەنجینە هەمیشە ئاشتی بەرقەرار بوو داواکراوە طبعاً دوو هینی هەیە وەکو چۆن دوو ڕووی هەیە ئینسانەکانیش خۆیان ئەتوان بە ڕوو ئیجابەکەیدا بەکاری بێنن بۆ خۆشگوزەرانی و بۆ پێشکەوتنی وڵات بەکاری بێنن ئەگەر زانست ینی تۆ لەم تەکنۆلۆژیەکەیەوە بۆ ئەسلحە و بۆ کوشتار و ئەمانە بەکار بێت ئەوە ینی بە دژی مرۆڤایەتی دابێت لە ڕاستیدا و ژیانیش بەرەو دواکەوتن ئەڕوات بێگومان زانست دەتوانێت خزمەتی ئاشتی بکە لە ڕووی ئەنجامدانی توێژینەوە لەسەر چەمک و مفرەدە و ڕەگەزەکانی زانست و زانست خۆی بایەخ بدا بە پەرەپێدانی لایەنە جیاوازەکانی ئاشتی بۆ ئەوەی بتوانرێت ئەوەی کە مرۆڤایەتی پێویستی پێیەتی لە پێکەوە ژیان لە ئارامی لە قوبوڵکردنی جیاوازی لە پەرەپێدانی چەمکی لێبوردەیی و هەروەها ڕێزگرتن لە جیاوازیەکان و هەوڵدان بۆ دروستکردنی کۆمەلگایەکی تەندروست کۆمەلگایەکی ئارام کۆمەلگایەکی سەخامگیر لە ڕاستیدا زانست بە درێژایی خۆناغەمێژویەکان هەوڵێکی زۆری داوە لە ڕێگەی ئەو دەرئەنجامە زانستیانەی لە لێکۆڵینەوە زانستیەکانەوە لە بوار و کایە جیاوازەکانی هەموو زانستەکان پێی گەشتووە یارمەتی کۆمەلگەی مرۆڤایەتی بدا بۆ بەرقەرارکردنی ئاشتی بۆ پەرەپێدان بۆ گەشە سەندن و بۆ دروستکردنی کۆمەلگایەک کە کۆمەلگایەک بێ مرۆڤەکان خەون بە بەدیهێنانی ئامانج و ئاواتەکانیانەوە ببینین بەدەر لە هەر ململانیەکی سیاسی لە هەر بەریەکەوتنیەکی چینایەتی لە هەر جۆرە سڕینەوە و نەفیکردنیەکی یەکتری و بەرامبەر بێگومان کاتێک دەتوانین زانست بخێنە خزمەتی مرۆڤایەتیەوە کە بە دوای ئامانجە سەرەکی و ڕەسەنەکانی زانست خۆی دابگەڕین بۆ ئەوەی بزانین زانست بۆ خۆی چۆن پەیدا بووە و لە پێناوی چیدا پەیدا بووە و لە پێناوی چیدا بەردەوامە ئەو کاتە دەتوانین زانست بخێنە خزمەتی مرۆڤایەتیەوە لە ڕاستیدا یەکێک لە ئامانجەکانی زانست خزمەتکردنی مرۆڤایەتیە و گەیشتنە بەو دەرئەنجامانەی لە ئەنجامی لێکۆڵینەوەکانەوە و خزمەتی بوارە جۆراوجۆر و جیاوازەکانی مرۆڤایەتی پێویستێکی زۆری بە زانست هەیە بە پەرەسەندنی زانستی هەیە بە پێشکەوتنی زانستی هەیە بۆ چارەسەرکردنی سەرجەم ئەو گیر و گرفت و کێشانەی کە ڕۆژانە لە کۆمەڵگە جیاوازەکاندا ڕووبەڕی دەبێتەوە زانست وەکو سیلاحێکی دوو جەمسەر وایە دوو بەکارهێنانی هەیە هەم باشە و هەم خراپە ئەگەر ئێمە ئەو زانستی کە لە بەردەستمانایەوە بەکاری ئەهێنین و پەرەی پێئین بەکاری بهێنین ئەتوانین هەم بۆ ئاشتەوایی هەم بۆ خزمەتکردنی کۆمەلگا و مرۆڤایەتی بەکار بهێنرێ و بە پێچەوانەشەوە ئەتوانرێ هەم بۆ تێکدانی کۆمەلگا و مرۆڤایەتی بۆیە زۆر گرنگە ئێمە لەوە تێبگەین و بزانین کە زانست ئەگەر قیم و بەها و نۆرمە ئەخلاقیەکان و
نۆرمە مرۆڤایەتیەکانی لەگەڵدا بەکار نەهێنرێ ئەو کاتە لەوانەیە زەرمان پێ بگەینێ هەمان ئەو داهێنانانەی کە ئەمڕۆ لە بەردەستا هەبن و ئەو چەک و تەکنەلۆجیایی کە بەکارهێنرێ بۆ وێرانکردنی ژینگە و کۆمەلگا و مرۆڤایەتی هەر داهێنانی زانستە بۆیە زۆر گرنگە ئێمە بڕوامان بەوە هەبێ لە پێشکەوتن و گرنگیتان بە زانستەوە ئەبێت پێش ئەوە بەهاو نۆرمە ئەخلاقی مرۆڤایەتیەکان پەرە پێبین و لە ناخی مناڵەکان و گەنجەکانمانە بیچێنین هەتاوەکو ئەوان کەنەوەی دوا ڕۆژی داهاتوومانن بتوانن ئەو زانستەی کە بەدەستیانەوەیە بەکاری بهێنن لە پێنا و گەشەپێدان بە کۆمەلگای مرۆڤایەتی بە دروستکردنی ئاشتەوایی بە پێشکەوتنی کۆمەڵ. ئەوەی کە زۆر گرنگە زانست جیاواز لە ئاین لە سیاست ئەوەیە کە لەسەر بنەمایەکی زۆر بەهێز بەردە ئەو بنەمایش ئەوەیە کە خەڵکانی دین جیاواز میلەت جیاواز کلتور جیاواز دەتوانن بە یەک و کاری زانستی ئەنجام ئەمە پێویستی بەوەیە کە مرۆڤ ذهنی ئەوە هەندە کراوە بێت کە ڕێز لە احترام یعنی ڕێز لە ڕە و بۆچوونی جیاواز بگرێت کە بە جۆرە لە جۆرای تەبایی بڵاو بێتەوە لە ناو هەڵبەتە ئەگەر زانست ئەم پێکاتەی نەبێت و ئەم ڕێزی نەبێت ناتوانێت ئاشتی بەرقەرارکات. ئەگەر سیرێکی ڕێچکەی زانستی بگرین لە ڕەگەوە زانست بۆ خزمەتی مرۆڤایەتی هاتۆتەکایەوە. بۆ نمونە گەر سیرێکی تەمەنی مرۆڤەکان پێ لەم سەردەمەیە تەمەنی مرۆڤەکان زیاتر درێژ بۆتەوە زیاتر بە تەندروستی باشتر دەژین هەموو ئەمەش سپاس بۆ ئەو پێشکەوتانەی لە بوارەکانی زانستی بواری پزیشکی ڕووداوە. بۆ نمونە بەرهەمانی جوتیار ساڵانە زیاتری کردووە ئەمە ئەگەڕێتەوە هۆکاری سەرێکی و ئەگەڕێتەوە بۆی کە ئەو زانستە تازانەی کە لە بوارەکانی بابەتی زانستی کوشتتوکاڵ و کیمیادا بەرهەماتوە ئەمانە ڕاستەوخۆ پەیوەندی بەوەیە کە ژیانی مرۆڤەکان بەرە باش بکەن. خۆ ئەگەر بینە سەر بواری فیزیا بە تایبەتی هەموو داهێنانە گرنگەکانی کە لە بواری زانستی فیزیا هاتوتەکایەوە بۆ خزمەت مرۆڤایەتی بوو. جا ئەمە لە هەر شوێنێکی وەکو بۆ نمونە داهێنانی لەیزەر بێ لە داهێنانی تۆڕی ئینتەرنێت بێ یان بۆ نمونە هەموو بابەتەکانی کە پەیوەندی بە تەکنۆلۆژیا سەردەم و کۆمپیوتەر و لاپتۆپ هەیە ئەمانە هەمووی بەرهەمی بەرەو پێشچوونی لێکۆڵینەوەی زانستی فیزیایە و تەنها ئامانجیش لێی باشترکردن و بەهێزکردنی ژیانی مرۆڤایەتیە لەسەر ئەم کۆمەڵگەیە. هەڵبەتە بۆیە ینی کەواتە زانست تەواو لە خزمەت ژیانی مرۆڤایەتیە. هەڵبەتە هەموو بەشێکی زانستیش بێبەش نییە لە لایەنە نەگەتیڤیەکەی زانست کە ئەویش بۆ نمونە بەرەو زیاترکردنی بەرهەمە سەربازیەکانە و تەکنۆلۆژیەکانی سەربازیە کە هەموو بابەتەکانی کوشتاری و ئەمانە ئەگرێتەوە. هەڵبەتە زانست بێبەری نییە لەو داهێنانەش ینی دوو لایەنەی هەیە بەڵام دوجار هەر لایەنە پۆزیتیڤەکەی زۆر زیاترێکە وەک لایەنە نەگەتیڤەکەی کە زانست بەرەو پێش ئەچێ وای لێ هێت کە ڕەزامەندی کەسەکان بە زەحمەتتر لەوانەیە بەدەست بێت کەسەکان تووشی حاڵەتێک ئەبن کە تەواو تێر ئەبن هەموو ئەحەز و ئارەزوەکانیان هێتە دی وای لێ هەیە کە حەزی تازە و شێوازی تازە بۆ ژیان لایفستایلێکی تازە هێتەکایەوە کە ئەمە واکات کە ئەو تەلارسازی کە هەیە ئەو شارانەی کە هەمانە ئەو جادە و ئەو گۆڕەپانە گشتیانی کە هەمانە و هەروە ئەو بیناسازی کە هەمانە ناتوانێت پێویستیەکانی ئەو کاتە دابین بکات خەڵکەکە بە جۆرێک لە جۆرەکان تووشی تێربوونێکە بێت. کاتێک کە زانست بەرەو پێش ئەچێ وا لێ کات کە شێوازی تازەی ژیان بێتەکایەوە. ئەم شێوازی تازەی ژیانە پێویستمان بە ئەوە هەیە کە لە قاوغێکە پیادە بکرێت لە چوارچەوەیەکە کە چوارچەوەکە بێگومان بیناکانە شەقامەکانە باخە گشتیەکانە شوێنە گشتیەکانە پێویستە ئەمانە پێش بکەون تاکو وای لەبێت کەسەکان زیاتر و زیاتر ڕەزامەندی بەدەست ینی ڕەزامەندیان بۆ فراهم بکەین یاخوی خێنە بەردەستیان. ئەمە لە خۆیان وای لێ کات کە نوێبوونەوەیەک لە ناو هەموو کۆمەڵگاکەیە با بڵێن بە شێوەیەکی گشتی بێگومان ئەو تازەگەریەکی ئێمە باسەکەین ئەم تازەگەریە وا کات کە کەسەکان پیادەی هەندێک ئەکتیڤیتی بکەن کە پێشتر نیان بووە هەندێک هەست دروست ببێت کە پێشتر ئەو هەستانە نەبووە
کە ئەمانش هەمووی لە مەسلحەتی ئینسانەکە کۆتایی هەیە دوای لە هەیە کە بەبوونی ئەمەوە کەسەکان کاتێک کە تێر ئەبن بە جۆرە لە جۆرەکان ئاشتی بناو کۆمەڵگاکە ئابێ ئەو کاتە لەبەرەوەی کە زانست بە شێوەیەکی تەواوەتی سوودی لێبینراوە زۆرترین سوود بە کەمترین توانە با بڵێن ئەو پەڕی سوود وەرگیرێ بە کەمترین توانە وای لێ کات کە ئەمە ئەماندا حتا بەرەو دادگەری بەرەوەی کە بە جۆرێک یانی دادگەری هەبێت لەناو کۆمەڵگاکانە بە جۆرێک ڕەزامەندی هەبێت کە ڕەزامەندی هەبوو ئەو کاتە هەر کەسە و لە ژیانی خۆی ڕازیە هەر کەسە و لە ئەو ژینگەی کەتیایەتی ڕازیە لە داهاتی ڕازیە لە ڕزامەندیەکی گشتی بۆ بەدەستێت لە نەتیجە شاوای لێکات کە ئاشتیەک دروست دەکات لە بینی ئەندامانی کۆمەڵگە کە ئەمەش یەکێکە لە مەبەستەکان و یەکێکە لە گۆڵەکانی با بڵێن زانست لا نەمێژوەکەی بەڕاستی لەوانەیە کەسی پسپۆری خۆی باشتر باسی بکات بەڵام وەکو سەیرێکین کاتێک ئەگەر لە هەر کاتێکا پێشکەوتنێکی زانستی هەبوو بێت لەناو کۆمەڵگاکانە کۆمەڵگەکان ئیلا مەگەر ئیدارەیەک و با بڵێن تەوجیهێکی خراپ کرابێتن ئەگیناخ بۆتە هۆی حەسانەوە بۆتە هۆی دروستبوونی شارستانیەتەکان و بۆتە هۆی دروستبوونی هەموو ئەو ئرفە حەڵایەی کە تاکو ئێستا بۆ ئینسان و بۆ بەشەریەت ماوەتەوە جایتر بە هەردوو نوعەکەیە کاتێک ئەگەر ئەو کەسانی کە و بەڕێوەبەری وڵاتەکە بوون بەرەو جانبی ئاشتی و ئاشتی خوازی و مرۆڤ دۆستی بردبێتیان بۆتە خێروبەرەکەت و بۆ تەمای پێشکەوتن و پەرەپێدانی هەموو کایەکانی کۆمەڵگا ئەگەر بەحسی شەوە بێ بۆ کایە سەربازی و بۆ کایە داگیرکاری و بۆ کایە تەماعکاریەکانیش بێ ئەویش لەو کاتە جارێکی تر زانستەکە بەو شێوەیە بڵین تەسخیر کراوە خاوەتە خزمەتی ئەو حەز و ئارەزوانە و بۆی لە نەتیجە لە ڕاستیە زانست ئەبێتە چەکێک کە دوو سەنگی هەیە پێویستە ئێمە زۆر ئاگامان دەبێت لە بەکارهێنانیە ئەو بەکارهێنانەکانی وای لێ بکەین کە وابەستە بێت لەگەڵ ئاشتیە وابەستە بێت لەگەڵ ئەو گۆڵە با بڵین پیرۆزانەی کە هەیە لە حەسانەوەی کەسەکان و لە بەدەستهێنانی ڕەزامەندی و پاراستنی کەرامەتی ئینسانەکان سەبارەت بە زمینەیەکی ئاشتی وا دابنین ئەمە لەناو زمینەیەک دەژین کە ململانی و بەریەککەوتن لەو زمینەی هەیە جەنگ هەیە دی لە زمینەیەکی لەو شێوێدا ئەمە ناتوانین بیر لە زانست بکەینەوە بیر لۆی بکەینەوە کە گرفتەکانمان چارەسەر بکەین بەڵکو بیر لە مانەوەی خۆمان دەکەینەوە بیر لە ڕزگاربوونمان دەکەینەوە لەبەر هەندێ هەبوونی زمینەیەکی ئاشتیانە زۆر گرنگە لە بۆی کە بیر لە زانست بکەینەوە بە پێچوانەوە ئەگەر بیریش لە زانست بکەینەوە هەر لە پێناوی ڕزگاربوون لەو بربەرەکانەیە بیر لێ دەکەینەوە دی هەبوونی زمینەیەکی زانستی وە دەکاتن کە ئەمە زانست سەرنجی بخەینە سەر لە بۆ بەرەو پێشبردننی خۆمان سەبارەت بە بۆی کە ئەمە بڵێن ئایا زانست خزمەت بە ئاشتی دەکاتن دەکرێت بڵێن بەڵێ دەکرێت بڵێن نەخێر چونکە چۆن خزمەت بە ئاشتی دەکات بە هەمان شێوە دەکرێت زانست خزمەت بە جەنجیش بکاتن لە ماوەی ڕابردوودامە دیتیتمان کە زانست خزمەتی بە جەنگ کردێ لە بەرەو پێشبردننی ئەو جۆرە تەکنەلۆژیانەیە کە لە جەنگ بەکاردێن بەڵام دەگەڕێتەوە سەرەوەی کەمە بڵێن ئایا ئەو ئایدۆلۆژیایی کە لە پشت زانست هەیە چ جۆرە ئایدۆلۆژیایەکە دەکرێت ئایدۆلۆژیایەک هەبیتن خزمەت بە مرۆڤایەتی و خزمەت بە ئاشتی بکاتن بەڵام ئەگەر ئایدۆلۆژیایەک هەبیتن کە جۆرێک لە پەرگیری تێداویتن دەکرێتن خزمەت بە جەنگ بکاتن بۆیە ئەم لە لای خۆمەوە پێم وایە زۆر گرنگە بزانین ئەو ئایدۆلۆژیای لە پشت زانست هەیە چیە چونکە ئەو ئایدۆلۆژیای وە دەکاتن زانست بەرەو چ ئاراستەیەکی بڕاتن شتێکی زۆر جوانە زۆر گرنگاوە تاکیدکردنەوەی لەسەر ئاشتی هەتاکو ینی لە زەهینی خەڵکدا و هەموو کەسەکاندا ئاشتی ئەسڵ و ئەسڵە گرنگە و بەهۆی ئاشتیەوە ئێمە ئەتوانین بەرەو پێشتر بڕۆی زمینە باشتر و چاکتر دەسازێ بۆ ئەوەی زیاتر ئێمە بەریکی زانست و لە ڕاستیدا پێویستە ئێمە هەموو ڕۆژێک تەرخان بکەین بۆ پەرەپێدانی ئاشتی و زانست نەکتەنە هەفتەیەکی دیاریکراوە بەڵام ئەوەی کە دیاریکراوە دەبێ وێزگەی پێداچوونەوە بێ بە بیر و بۆچوونەکانمان بە تێڕوانینەکانمان بەکارکردنمان لە کێڵگە زانستیەکان و پەروەردەیەکاندا بۆ ئەوەی بتوانین یارمەتی دەری کۆمەڵگەی مرۆڤایەتی بین لە بەرقرارکردنی ئاشتی لە سەقامگیری و یارمەتی دەربین بۆ پەرەپێدانی زانست و گەشەپێدانی زانست بۆ دروستکردنی بارودۆخ و کەشوهەوا و ژینگەیەک بۆ ئەوەی مرۆڤەکان بەدەر لە جیاوازیەکانیان بەدەر لە بیر و باوەڕ و ئاینەکانیان بتوانن یەکتری قوبوڵ بکەن بتوان پێکەوە بژین بتوانن بایەق بە زانست بدەن لە پێناوی بەرەوپێشچوونی ژیانی ڕۆژانەی خۆیان لە پێناوی چارەسەرکردنی کێشەکانیان و لە پێناوی دادپەروەری و یەکسانی و خۆشگوزەرانی مرۆڤایەتی. زۆر سوپاس
نیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم ئەم بایەخدانە بەم چەمکە مرۆڤایەتیانە و بەم چەمکە زانستیانە کە خۆی لە زانست و ئاشیا دەبینێتەوە بەردەوام بێ بۆ ئەوەی کۆمەلگای مرۆڤایەتی باشتر و زانستیانەتر و بابەتیانەتر لەم چەمکانە تێبگا و بایەخیان بۆ داهاتوی خۆیان و نەوەکانیان زیاتر بۆ ڕوون بێتەوە بۆ ئەوی بتوانین کۆمەلگایەکی پێشکەوت و کۆمەلگایەکی ئارام و سەخامگیر و گەشتە سەندوو بنیاد بنین تاوەکو لە کاروانی بەرەوپێشوونی زانست و پێکەوەژیانی جیهانی دوانەکەین. بەڕاستی ئەمە بابەتێکی نوێیە کە من گوێبیستی ئەبم تەنانەت لەم قوتابخانانەشا من پێم باشە گرنگی پێ بدرێ و زیاتر ئێمە تەرکیز بخەینە سەر ئەوەی کە زانست بە تەنیا بۆ مناڵەکان بۆ گەنجەکان بۆ نەوەی نوێ تەنها گرنگ نییە بەڵکۆ بێ هاوشانی زانستیش باس لە بەها مرۆڤایەتیەکان کەین باس لە بەها ئەخلاقیەکان کەین نۆرمەکان قیەمەکان ئەوانە پێکەوە هەردووچیان گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی کە نەکەوینە ناو ئەو جێژاوی کە ئەمڕۆ کۆمەلگای ئێمە تێکەوت و یاخود هیچ نەبێ بتوانین لە داهاتوودا خۆمان لەو بابەتە لابین چونکە ئێستا لە کۆمەلگای ئێمەدا ئەو بەرهەمە تەکنەلۆجیا و پێشکەوتنی کە هەیە بەرهەمی ئێمە نیە بە حازری لە وڵاتانی دەرەوە بۆمان هێنراوەتە ناوەوە و ئەوەندە خێرایە ئێمە پێی ڕناگەین بۆیە ئەبێت گرنگە لە بنیاتی پەروەردەی منداڵێکی باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین هەتا ئەگاتە قۆناغەکانی زانکۆ و فێریان بکەین کە زانست و بەها مرۆڤایەتیەکان پێکەوە گەشە بکەن و پێکەوەتیانە دروست بکەین هەتاوەکو ئەو کێشانەی کە ئەمڕۆ ئێمە دووچاری بووینەتەوە لەناو خێزان و لەسەر ئاستی کۆمەلگانەمان بێ بۆیە من زۆرم پێ باشە گرنگن ئەم چالاشیانە و پێویستە ژمارەکانیان زیاد بکرێ ئەمیش لە چەند خاڵێکا خۆی بێتەوە یەکێک لە خاڵەکانەوەی بەڕاستەکەی کەمترین گەنجمان کەمترین تاکمان لە کۆمەلگا خۆی بە زانست و مەشغوڵ بکرێت ئەم خۆمەشغوڵیە کە زیاتر بە بۆنەی بە تایبەتی تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەنتەرنێتەوە وای لە هەندێک بواری تر کردووە کە بە ناوی زانست و هاتوونەتە ناو کۆمەلگا بەڵام جگە لە ئەفسانە و لە خورافات هیچی بیر نەی بەڕاستی ئەم چالاشانە زۆر گرنگن بۆی تاکمان ئاگادارکەنەوە لە زانستی ڕاستەقینەی دوورکەوینەوە لە بابەتەکانی زەوی تەختە یان ڤایرۆسەکان ئەم ڤاکسینانە مایکرۆچیپی تایە یان ڤایرۆس دروست کراوە بۆ ئەوەی کە چیرۆشێک کۆمپانیاشی دیاریکرا و کۆنتترۆلی مرۆڤایەتی بکە ئەمانە بەڕاستیەکەی هەمووی دەرەنجامی ئەوانن کە چالاکی زانستی لە وڵاتەکەمانەکەمە چالاکی لەم جۆرە زۆر پێویستە ژمارەیان زیاد بکرێت پێویستە لانی کەم هەر سنتەرێک و هەر خوێندنگایەک و زانکۆیەک پێویستە ساڵانە کار و چالاشی لەم جۆران هەبێ زۆر سپاسانەکەم بەڕاستی من پێشتر زۆر ئاشنا نەبووم بە ئەو هەفتەی زانست و ئاشتیە بۆیە دەستخۆشی لە جەنابتانەکەم کە تیش ئەکەنە سەر ئەو بابەتە تایبەتی کۆلێژەکانی یونایتد ساینس ئیش ئەکەن لەسەرەوەی کە کۆمەڵگا لە ڕێگای خەتکارەکان و لە ڕێگای سوکار و لە ڕێگای کەسانی پسپۆرۆ ئاشنا بن لەگەڵ کایە بڵین نەو دەوڵەتیەکانە ئاشنا بن لەگەڵ هەموو ئەو مناسەبانەی کە ممکنە تەسخیر بکرێ ممکنە بەکار بێنرێ بۆ ئەوەی کە بەرەو پێشبردننی ڕەوڕەوەی زانست و گەشەسەردنی کۆمەڵگا زۆر سپاس لە بۆی ئەو دەرفەتتان پێدام هیوادارم ئێمە جەنگ نەبینین و هەر لە ئاشتی دابژین زۆر سپاس